ئینجیلی ڕەسەن. کاتی هەڵسەنگاندنی جۆرەها خزمەتکار پێویستە یەکەم جار بگەڕین بە دوای ئەوەی کە دەربارەی خودای عیسای مەسیح و چۆنیەتی ڕزگاربوون فێر کراوە. ئەو بنەمایە دەرەنجامی یەکەم زیندانیکردنی پۆلس بوو لە ڕۆما بە شێوەی مانەوەی ئیجباری لە ماڵەکەی خۆی. لەو ماوەیەدا ڕێگا درابوو کە سەردانی بکرێت و قسەی لەگەڵدا بکەن، هەرچەندە بەندکراوە بوو و سەربازێکی ڕۆمانی پاسەوانی دەکرد. ئەم دۆخە ماوەی 2 ساڵی خایان. لەو ماوەیەدا پۆلسی نێردرا و مزگەینی ئینجیلی عیسای مەسیحی ڕادەگەیاند. پۆلس بە خەڵکی فیلیپی دەنووسی و دەیویست دۆخەکەی بزانن لە زینداندا. لە نامەی فیلیپی بەشی 1 ئاەتی 12 و 13 دەخوێنینەوە کە دەڵێت خوشکان و برایان، ئێستا دەمەیە بزانن ئەوەی بەسەرم هات پەیامی ئینجیلی زیاتر بەرەو پێش برد. تەنانەت هەموو پاسەوانانی کۆشکی ئیمپراتور و هەموو لایەک بۆیان دەرکەوت کە من لە پێناوی مەسیحدا کۆت و بند کراوە. هەموو پاسەوانەکان ئەو قسانیان دەبیست کە دەیگوت و موژدەی عیسای مەسیحیان دەبیست کە بۆ جوولەکە و ناجوولەکە دەباسی دەکرد. هەروەها هەموو ئەو گفتوگۆیانە کە لەگەڵ ئەو خەڵکەی دەکرد کاتە سەردانیان دەکرد. بەم جۆرە هەواڵەکە بڵاو بوو لە ڕێگای ئەو خەڵکەوە کەوا سەردانیان دەکرد و لە ڕێگای خودی پاسەوانەکانیشەوە. لە ڕاستیدا پۆلس خەڵکی فیلیپی دڵنیا دەکردەوە دەربارەی خۆی و دەربارەی ئەوەی کە خوددا ئەو دۆخەی کە تێیدایە چۆن بەکاری هێناوە بۆ تەواوکردنی بابەتەکەی خۆی و بەگەیاندنی پەیامەکەی سەرەڕای ئەوەی کە لە زینداندایە. گەرانەوەی لوقا دەربارەی پۆلس دینێکی قوڵترمان بۆ دروست دەکات لەوەی کە ڕووی داوە. لە کرداری نێردراوان بەشی 28 دەخوێنینەوە کاتێک گەیشتین ئەو باسی کێ دەکات. خودی لوقا لەگەڵ پۆلس بوو کاتێک فیلیپیان بەجێهێشت و چوون بۆ ئۆرشەلیم و لەوێشەوە بۆ قەیسەریە لە کۆتایشدا بۆ ڕۆما. لە ئەڵقەی 3:7 دوایەوە دەڵێ کاتێک گەیشتینە ڕۆما ڕێگا بە پۆلس درا بە تەنها لەگەڵ ئەو سەربازەی کە پاسەوانی دەکرا بەجێ بمێنێت. لە ئاەتی 30دا دەڵێ پۆلس 2 ساڵی تەواو لەو ماڵەوەی کە بەکرێ گرتبوو مایەوە پێشوازی لە هەموو ئەوانە دەکرد کە دەهاتنە لای بەو پەڕی ئازایی و بەبێ کۆسب شانشینی خودای ڕادەگەیاند و سەبارەت بە عیسای مەسیحی خاوەنشکۆ و خەڵکی فێر دەکرد. ئەو پەیامەی کە جاری دەدا ناسراوە. عیسای مەسیح کوڕی خودایە و ڕزگارکەری جیهانە و هات بۆ ئەم جیهانە بۆ ئەوەی خۆی بەخت بکات لە پێناوی هەمووان جوولەکە و نەوەکان. وشەکە بوو بە چەستە و لە نێوانمان دانیشتەجێ بوو. ئەو کوڕی خودایە، ئەو خودی خودایە. ئەمە پەیامی پۆلس بوو کە بۆ هەموو خەڵک موژدەی دەدا لە دێوە و لە دەرەوەی زیندان. لە نامی فیلیپی پۆلس دەڵێ ئەگەر هەندێک کێشە و کاردانەوە هەبوو لە هەر ناو هەندێک خەڵکە دەتوانین بڵین هەندێک خەڵک باڵنەرەکانیان ڕوون نەبووە بەڵکو تێکەڵ بووە. پۆلس بەم شێوەیە وەسفی دەکات و دەڵێ مەسیحی باڵادەست بەهۆی کۆتوبەندی منەوە وای لە زۆربەی خوشکوبرایان کردووە پشت بە ئەو ببەستن تاکو بتوانن بوێرانەتر و بە چاو نەترسیەوە پەیامەکە ڕابگەێنن. بێگومان هەندێک لەبەر ئێرەی و لە ناکۆکی مزگەینی مەسیح ڕادەگەێنن، بەڵام هەندێکی دیکە بە خواستێکی باش. بابەتەکە کەمێک نادیارە، وانە؟ با بزانین پۆلس لە ئاەتی 16 چی دەڵێ. ئەوانەی لەبەر خۆشەویستی مزگەینی دەدەن دەتوانن لەبەر بەرگریکردنم لە پەیامی منجیل خراومەتە زیندانیەوە. خدا پۆلسی بانکێشت کرد بۆ ئەوەی ببێتە نێردراوی نەتەوەکان. پۆلس کە جوولەکەیەکی توندڕە بوو مەسیحیەکانی دەچەوساندەوە، بەڵام عیسا لەسەر ڕێگای دیمەشق بۆی دەرکەوت و بانکێشتی کرد. پۆلس بۆ ئەوە شایەتی دەدات بەهۆیەوە زۆر کەس لە جوولەکە و نەتەوەکان باوەڕیان هێنا، بەڵام هەندێک لە جوولەکە باوەڕدارەکان لە ئەفەسۆس پێیان ناخۆش بوو کە پۆلس موژدە بە نەتەوەکان دەدات. گوێیان دەیانگوت ئێمە لای خوددا گرنگترین لە باوەڕدارانی نەتەوەکان. ئێمە لە ڕاستپاردەکانمان وەرگرتووە کە دەدانن و لەسەر چیای سینا پێمان گەیشت. وەڵامی پۆلس ئەمە بوو: نەخێر، هەمویان لە مەسیحدا یەکن، دیواری شوراکە شکێنراوە. هەندێک لە جوولەکە باوەڕدارەکان بیرۆکەی جاردانی پەیامی ئینجیل لەلایەن پۆلسەوە بۆ نەتەوەکان پێیان باش نەبوو. ئەوانە کە پۆلس دەربارەیان دەڵێ ئەوانەی لەبەر خۆشەویستی مزگەینی دەدەن دەزانن لە بەرگریکردنم لە پەیامی ئینجیل خراومەتە زیندانەوە. زۆربەی ئەو خەڵکە کینە لە دڵ بوون ئەگەرچی باوەڕداریش بوون. بەڵام کتێبی فیلیپی ئاەتی 1 بەشی 1 ئاەتی 18 لێی خوێنینەوە دەڵێت ئیتر چی بە هەر حاڵ بڕواڵەت بێت یان بەڕاستی مەسیح ڕادەگەیەندرێت. منیش بەوە دڵشادم، بەڵێ زیاتریش دڵشاد دەبم. هەموو ئەوانەی کە لە لای پۆلسەوە گرنگ بوو مژدەی ئینجیلی ڕاستەقینە بوو کە عیسای مەسیح کوڕی خودایە.
بەڵام سەبارەت بە پاڵنەرەکان لەلای گرنگ نەبوو. بۆیە دەبینین لە گەلاتیا کاتێک پۆلس باسی ئەو خەڵکەی دەکرد کە مژدەی ئینجیلێک دەگەیان، دەڵێت پێم سەیرە وا بە خێرایی ئەوەی لە نیعمەتی مەسیح بانگی کردوون بۆ مزگەینیەکەی دیکە وەردەگرن. مزگەینیەکی دیکە بوونی نییە، بەڵکو هەندێک کەس دەیانەوێت سەرتان لێ بشێوێن و پەیامی مزگەینی مەسیح بگۆڕ. چۆن ئینجیلی مەسیحتان دەگۆڕی؟ دەتانگوت عیسا خودای بەرجەستە نەبووە. پۆلس بەردەوام دەبێت و دەڵێت بەڵام تەنانەت ئەگەر ئێمە یان فریشتەی ئاسمان مزگەینیەکەمان پێیان پێ بدەن، جگەل لەو مزگەینی کە ئێمە پێتان دەدەین نفرەتی لێبێت. لێرەدا قسەی پۆلس بە تەواوی جیاوازە لەو قسەیەی کە بەوانی دەگوت کە بە پاڵنەری ناڕوون وەکو مژدەدان باسی دەکرێت. چونکە گرنگترین لە لای شت لە لای پۆلس پاڵنەرەکان نین، بەڵکو دروستی ئینجیل و ناسنامەی ڕاستەقینەی عیسای مەسیح بوو کە کوڕی خودایە، خودای بەرجەستە بوو. پرسیاری تێڕامان و پەیڕەوکردن. سەرەڕایەوەی هەندێک لە خزمەتکاران دانیان بە خودایەتی مەسیح دادەنا، ئەو فێرکردنە درۆیانەش چین کە دەبنە بناغی هەڵوەشانەوەی پاڵپشتی زارەکی و مادیمان بووی. با یەکەم جار دووبارە بنەماکە بخوێنینەوە بۆ ئەوەی زۆرتر تێبگەین کە ئێمە باسی چی دەکەین. کاتی هەڵسەنگاندنی جۆرەها خزمەتکار پێویستە یەکەم جار بگەڕین بە دوای ئەوەی دەربارەی خودایەتی عیسای مەسیح و چۆنیەتی ڕزگاربوون چیمان فێر دەکات. بۆیە بینیمان چۆن پۆلس نەتەنیا ئارامی نەگرت لەو خەڵکەی کە موژدەی ئینجیلی پێدەدان، بەڵکو عیسای مەسیحی وەک خودای بەرجەستەبوو پێناساند. شتێکی دیکە هەبوو کە زۆر پۆلسی هەراسان دەکرد، فێڵبازی و خۆسەپاندن. ئەوەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەبینین کە بۆ تیتۆسی باس کردووە. باسی ئەو شتانە دەکەم چونکە خەڵکی یاخی زۆرن کە فێڵبازن و قسەی پوچ دەکەن، بە تایبەتی ئەو تاقمە کە دەڵێن دەبێ باوەڕدار خەتەنە بکرێت، دەبێ ئەمانە دابخرێت، ئەمانە بێت تەواو بێت، چونکە بۆ دەستکەوتی ئاوا ناڕەوا و بە سەپاندنی فێرکاری نادروست خێزانەکەمان تێک دەدات. شێوازێکی بە تەواوی جیاوازە لەو شێوازەی کە باسی ئەوانە دەکات وا بە پاڵنەڕی ناڕوونەوە مژدەی عیسای مەسیح دەدات. چونکە مژدەی ئینجیلی دیکەیان دەدا و ڕاستی نەبوو، قسەکانیان دەربارەی ڕزگاری بوون بە کردار نەبوو. وەیە کاتێک پاڵپشتی خزمەتکارێک دەکەین پێویستە دڵنیا بین لەوەی کە فێرکردنەکانیان دەربارەی ئینجیلی ڕاستەقینە و دروست تەنانەت ڕاستی بێت کە عیسای مەسیح خودای بەجەستە بووە. هەر خزمەتکارێک نکۆڵی لەوە بکات پێویستە پاڵپشتیان بۆی ڕابگرین. بێگومان ناکرێت پاڵپشتی خزمەتکارێک بکەین کە فێڵ لە خاڵ دەکات و زۆر ئامانجی خۆویستی هەیە. پێویستە زۆر پابند بین بەوە. بۆیە کاتێک لە دووەم نامەکەیدا دەنووسێت باسی بابەتی خودایەتی مەسیح دەکات، دەکرێت ناونیشانی ئەم بەشە بێت کە عیسا لە یوحەنا بەشی دە ئایەتی سی دەفەرمێ من و باوک یەکێکی. فیلیپۆس دەڵێت گەورم باوکمان پیشان بدە بەسمانە. عیساش پێی دەفەرمێ فیلیپ ئایا تەنانەت لە دوای ئەم ماوە زۆرش کە لەگەڵ تابووم نەتناسیوم ئەوەی منی بینیوە باوکی بینیوە. وا گوتمان یوحەنا لە دووەم نامەکەیدا باسی ئەمەی کردو گوتی چاواشەکاری زۆر بە جیهاندا بڵاوبووەتەوە وەدان بۆ دادانانێن کە عیسای مەسیح بەجەستە هاتووە. واوەتە باوەڕیان نەهێناوە بەوەی یوحەنا لە ئینجیلەکەی نووسی بووی. لە سەرەتادا وشەکە هەبوو، وشەکە لە لای خوددا بوو، وشەکە خودی خوددا بوو، وشەکەش بوو بە مرۆڤ و لە نێوانمان نیشتەجێ بوو. شکۆی ئەویان بینی وەک شکۆی تاقانەیەک لە باوکیەوە لە نیعمەت و ڕاستیدا. یوحەنا وەسفی ئەو خەڵکە دەکات کە باوەڕیان بەمە نییە کە مامۆستایانی درۆزن و دەڵێن ئەو جۆرە کەسانە چاواشەکار و دژە مەسیحن. لە دووەم نامەکەیدا لە ئایەتی نۆ دەڵێت هەر کەسێک پێش بکەوێت و لە فێرکردنی مەسیح بەردەوام نەبێت بێبەریە لە خوددا. باشە فێرکردنی مەسیح چییە؟ من و باوک یەکێکین، پێشەوەی ئیبراهیم هەبێت من هەم. یوحەنا لە دووهەم نامەکەیدا دەڵێت هەر کەسێک پێش بکەوێت لە فێرکردنی مەسیح و بەردەوام نەبێت بێبەریە لە خوددا. ئەوەی لەم فێرکردنە بەردەوام بێت هەم باوکی ئاسمانی و هەم کوڕەکەی هەیە. هەر کەسێک هاتە لاتان ئەو فێرکردنەی نەهێنا لە ماڵەکەتاندا پێشوازی لێ مەکەن و سڵاویشی لێ مەکەن. پێویستە بەگراوندی کللتوری بزانین بۆ ئەوەی لە مەبەستەکە تێبگەین. لەو کاتەدا کلیسا لە نێو ماڵاندا بوو. خەڵکی وا هەبوون دەچوونە ئەو کلێسایە و خۆیان بەنێردرا و دەستنیشانکرا و دەزانی، بەڵام نکۆڵیان دەکرد لەوەی عیسای مەسیح خوددا بێت. بۆیە یوحەنا لێرەدا دەڵێ ئەو کەسانە لە نێو ماڵاندا وەرمەگرن، چونکە لەو کاتەدا ماڵەکان کلیسا بوو. جا مەبەستەکە ئەمەیە لە کلیسا وەریان مەگرن و قایل مەبن فێرکردنی و ئینجیل لە درۆزنەکانیان فێری ئێوە بکەن.
مامەڵەیان لەگەڵ مەکەن چونکە ئەوانە دژە مەسیحن. پۆلس ئاگاداری ئەمەیە کە ئێمە پێویستە دڵنیابین لەو خەڵکە کە هاوکاریان دەکەن و پاڵپشتیان دەکەین و یارمەتیان دەدەین و پابند بین بەم ڕاستیە بنەڕەتیە کە عیسای مەسیح کوڕی خوددایە، نەکەر کوڕی خوددا، بەڵکە خودای بەجەستە بووە. با دووبارە بنەماکە باس بکەینەوە بۆ ئەوەی لەبیرمان بمێنێت کاتێک هەڵسەنگاندنی جۆرەها خزمەتکار پێویستە یەکەم جار بگەڕین بە دوای ئەوەی دەربارەی خودایەتی عیسای مەسیح و چۆنیەتی ڕزگاربوون فێر بکرێت.